بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەزعود بارزانی. بەرگی یەکەم 1930 بۆ 1958. یەکەم ڕاپەڕینی بارزان 1930 بۆ 1932. کتێبی سێیەم 1945 بۆ 1958. شۆڕشی بارزان 1945 بۆ 1958. بەشی 16. سەردانی بارزانی بۆ مۆسکۆ. مردنی ستالین لە مایسی 1953دا هاتنە سەرکاری سەردەمێکی نوێی لەگەڵدا بوو کە هیچ نەبێ سەردەمی کرانەوە بوو. جارێ دەستی گرانی چاودێری پۆلیس کەمێک شل ببووە. دامکوت و داپڵۆسینی تۆقێنەک خاو ببەوە. پاژەم گۆڕانە سیاسیە بارزانی ویستی سەردانێکی مۆسکۆ بکە تا چاوی بەکار بە دەستەنوێکان بکەوێ و باسی کێشەکانی گەلەکەی خۆیانی لەگەڵدا بکات و لەم چوارچێوە تەسکەی ئۆزبەکستان و ئازەربایجانیان بهێنێتە دەرێ. لەبەرەوەی کێشەی ڕزگاری گەلێکی گەورەی وەکو گەلی کورد لەوە زلترە کۆمارێکی یا دوو کۆماری سۆڤێتی بەدەستیەوە بیگرن. جا بارزانی بەخۆی و ئەو شێوە سادە و ڕاست و ڕەوان و بێپێچ و پەنایی هەی بوو کە گەیشتە مۆسکۆ یەکسەر ڕووی کردە کرەملین و چووە پرزگە و خۆی پێناساندن و گوتی من مەلا مستەفای بارزانم. هاتم کێشەی گەلێکی زۆڵم لێکرا و بخەمە بەردەمی گەلی لینین و حێزبەکەی کە دەستەبەرن کێشەی ڕزگاری گەلان پشتگیری بکەن. کابرای فەرمانبەری پرزگە سەری لەم کارە سوڕمە چونکە تا ئێستا شتی وای نەهات بۆ پێش. دەستبەجێ کۆڵینەوەیکە ورد لەگەڵ بارزانی خۆی داکرا و گواستیانەوە بۆ ئوتێلێکی مۆسکۆ. لە چەند دانیشتێکی لێ کۆڵینەوەی تریشدا بانکرا. دوجار بردرایە کرملین تا چاوی بە فەرماندەکانی حیزب و دەوڵەت بکەوێت. بێگومان سەرکەوتنێکی چاوەڕوان نەکراوی لەبارەی خستنە ڕووی کێشەی گەلەکەی و ئەو جەزرەبە و زۆڵمەی لە ئازەربایجان و ئۆزبەکستاندا لێیان کرابوو دەستکەوت. ئەوەش بەوە ڕادیار بوو کە چاوپێکەوتن و گوێ لێ ڕاگرتنەکەی چەند جار دووپات کرایەوە. لە یەکێک لە چاوپێکەوتنەکانی لەگەڵ خۆرۆشۆفدا داوای لە بارزانی کرد بە سەرهاتی خۆی و هاوڕێکانی بۆ بجێڕێتەوە لەو کاتەوەی هاتوونەتە ناوخاکی سۆڤێت تا ئێستا کە لە مۆسکۆدایە. بارزانیش ئەو بەسەرهاتانی بە درێژی باس کرد و گوتی خۆم و هاوڕێکانم بەگشت 7 حکوومەتە چوینەوە تا توانیمان بگەینە مۆسکۆ. خۆرۆشۆف کە بە وردبینی ناسرا بوو داوای لێکردناوی ئەو حکوومەتانی پێ بڵێ. لە وەڵامدا گوتی ئەمریکا، ئینگلیس، عێراق، تورکیا، ئێران، ئازەربایجان و ئۆزبەکستان. خۆرۆشۆف پێکەنی و پرسی چۆن توانی بچیتە ناخی دەرونی باقرۆڤە و بیناسی. بارزانی گوتی ئێمە ڕێبازی یەکێتی سۆڤێت دەزانین برێتیە لە پشگیری گەلانی چەوساوە کە کوردیش لە پێشەمیانەوە دێ. بۆیە ڕوومان کردە خاکی سۆڤێت تا کێشەی گەلی خۆمانی بخەینە بەردەست. کەچی هەر لەگەڵ گەیشتنی ئێمەدا جۆرە ڕەفتارێکمان لەگەڵ داکرا شیاوی مرۆڤ نییە و پێچەوانی قسەکانی لینینە. کەسێک بەتەنگ ناوبانگی گەلێکی مەزنی وەکو یەکێتی سۆڤێتەوە بێ چجار ڕەفتاری وەکو باقرۆڤ ناکە. لەگەڵ ئەوانەی بۆ وەتەسێنانی مافی خۆیان باگشت ئیمپریالیزمدا چوون و پاشان پەنایانهێنایە بەر یەکێتی سۆڤێت تا هاوەری گەلەکەیانی پێڕابگەێنن. خۆرۆشۆف گوتی ئێمە هەموو ئەو نامانەمان بینی کە کاتی خۆی ناردووتە و دەستیان بەسەردا گیراوە لەلایەن بێریاوە. وا نەبێت تەنیا ئێوە بەدەست ئەم تاقمە تاوانبارەوە ئازاردان چێشت بێ. هەموو گەلانی یەکێتی سۆڤێت ئەوەندەی ئێوە بگرە زیاتریشان چێشتووە. دوای ئەوەی بارزانی گەیشتە مۆسکۆ و توانی سەرنجی سەرکردەکانی حیزب و پیاوانی دەوڵەت ڕاکێشێتە سەر کێشەی کورد. پەیوەندیەکی گەرم و دۆستانەی لەگەڵ ئەو سەرکردە و لێپرسراوانەدا پێکەوە نا کە لەسەر بناغی ڕاستی تێگەیشتنەوە دامەزرا بوو. ئەم دەستپێشخەری بارزانی بوو بەهۆی بەرزبوونەوەی قەدر و پلەی ئەو لەلای ئەوانەی گوێیان لی دەگرت. وایان بە باش زانی لە مۆسکۆ بمێنێتەوە. خانوویەکی باش و ترۆمبیلێکیان بۆ دابین کرد و چوو ئەکادیمیای زانیاری سیاسی. وەکو پێشەوەی گەلێکی شیاو لە یەکێتی سۆڤێتدا ڕەفتاری لەگەڵ تا هاتەکردن. بارزانی پەیوەندی بە هاوڕەکانی خۆیەوە کرد لە تاشکەند و دڵنیایکردن کە تەقالاکانی ئەو سەریان گرتووە و بۆی دووپاتکردنەوە کەوا کاروباریان زۆر باشتر دەبێ. ڕاستی دەبێ ئەو چەوساندنەوە و کردەوە خراپانی بارزانیە پەنابەرەکان بینی و بیان وەکو ڕۆژنامەکانی دنیا دەریان خست و گوتاری خۆرۆشۆف لە کۆنگرەی 20ەمی حیزبی کۆمۆنیستی سۆڤێتدا ڕوونی کردەوە. تەنیا نەبوون بگرێ یاسا خستنە ژێرپێ و دەستدرێژی بۆ ئازادی هاوڵاتیە سۆڤێتیەکان ببوو بە کارێکی ئاسایی ڕۆژانە و کەس بەلایەوە سەیر نەبوو. لاڤرێنتی بێریا و
تاقمەکەی کە باقرۆڤ لە ڕیزی پێشەوەیاندا بوو بە سزای حەق و ڕەوای تاوانەکانی خۆیان گەیشتن. بۆیە ناتوانین باری تاوانی تاخمێکی بێویژدان بخەینە سەر ملی گەلی خانەخوێ و میواندۆستی وەکو یەکێتی سۆڤیەت. گەلی سۆڤیەت بارزانی و هاوڕێیەکانی وەرگرت و 12 ساڵ خانەخوێیەتی کردن، لەو دمای هیچ حکومەتێکی دنیا ئامادە نەبوو دەرگای سنووریان بۆ بکاتەوە. بارزانیەکان بە تایبەتی و هەموو گەلی کورد بە تێکڕایی هەتا سەر سوپاس و هەڵگر و چاکە لە بەرچاوی گەل و حکومەتی سۆڤیەتن.